تۆ شەڕوانی یەپەژەیت کەواتە تۆ نمونەی باڵاژنی کورد و بەرخۆدان و مرۆڤایەتیت. لە نووسینی دکتۆر نیکۆلا ئەشرەفشاڵی. مەگەرەوە شەڕوانانی ئازا و ئازادی یەپەژە نەبوون، خۆنەویستانە بوون بە جەنگاوەری پاراستنی ئاشتی و ئازادی جیهانی. مەگەرە و کچ و کوڕە گەنج و جوانە پڕبەهانی ڕۆژئاوای کوردستان نەبوون، بوون بە سیمبولی بەرخۆدان و ڕزگاری خوازی. شەڕوانانی یەپەژە باڵاترین نمونەی ژنی کوردن و نەمایندەی ڕووی ڕاستەقینەی ژنی کۆمەڵگەی کوردەواری دەکەن. دژایەتیکردنیشان واتە دژایەتی دابوونەریت و کولتوری ڕەسەنی کوردەواری. ئەم شاکارە هونەری ڕۆژئاوا هونەرگەی وڵات کە بەرجەستەکردنی ڕووداوێکی ڕاستەقینەیە وەک لە ڤیدۆکەدا دیارە، جۆرێکە لە بەرخۆدانی سەردەم کە هیچی لە جەنگی بەرەنگاربوونەی تیرۆریزمی جیهانی داعش کەمتر نییە. بۆ ئەوانەی بەناوی ئاینەوە دژایەتی ڕۆژئاوا و دابوونەریت و هونەری ڕەسەنی کوردەواری دەکەن، ئەو دەمەی ژنانی کورد و عەرەب بە دەستچەتەکانی داعشەوە بوون و دەستدرێژی دەکرایە سەریان و بە زۆرەملە ئەبای خەلافەتیان لەبەردەکرا و لە بازاڕی نەخاسەی سەردەم بە کاڵایەکی بێبەها کڕین و فرۆشتنیان پێوە دەکرا. تۆ ئیسلامی سیاسی دژە کەلتور و دابوونەریتی کوردەواری لەکوێ بووی؟ هەر لەم پەراوێزەدا ئەم تەوژمە سیاسی دژە کەلتورەی کورد کە خۆی لە ژێرناوی ئاینی ئیسلامدا مەڵەستداوە بەکرێگیراوی دەرەکین و بەردەوام دژی دابوونەریتی و کوردەوارین. ئەوانە مەترسی ڕاستەخۆن بۆ سەر ئاشتەوایی کۆمەڵاتی و ئاسایشی نەتەوەی گەلەکەمان. بۆیە لەسەر دام و دەستگا ئەمنیەکانی هەرێم پێویستە چیتر لە ژێرناوی ئایندا بوار بە پەرەسەندنی بیری پەڕگیری و توندڕەوی نەدەن. هێندەی کوردی بەکرێگیرا و شەڕ لەسەر عەبا و کلتوری عەرەب دەکات، نیوهێندە عەرەب خۆی شەڕی لەسەر ناکات. تەنها بڕۆن تەماشا بکەن چی دەگوزەرێ لە سعودیا کە قیبلەی موسڵمانانە و لە قەتەر و تورکیا کە ڕووگەی ئیخوانەکانە. ئایا سەمای عەرەبی ناشرینە یان هەڵپەڕکەی بەرخۆدان و ئازادی کوردەواری؟ تێبینی جاران مرۆڤی موسڵمان بەوە دەناسرایەوە کە دەم و دەست و داوێن پاکن، بەڵام ئێستا هەرچی ئیسلامی سیاسی هەیە وێنەی موسڵمانانیان شێواندووە و بەو پێی بەجنێ و کادرەکانیان پەروەردە دەکەن. بەواتەیەکی تر ئێستا موسڵمانی سیاسی بەجنێودان و بوختانکردن شتی تر دەناسرێنەوە. دەستگرتن بە کلتور و دابوونەریتی کوردەواری ئەرکێکی پیرۆزە. ژنی شەڕوانی کورد تاجی سەری هەرچی جاش و خۆفرۆش و بەکرێگیراوە. ژنی عەرەبی ڕزگارکراو لەلایەن یەپەژەوە لە دەستی تیرۆریزمی جیهانی داعش پڕبەگەروی هاوار دەکا یەپەژە و نیقابی زۆرەملێ لەبەریدا دەدڕێت هەروەک لە ڤیدۆکەدا دیارە. نیقابی زۆرەملێ لەبەریدا دەدڕێ و هەروەک لە ڤیدۆکەدا دیارە. تۆی بەکرێگیرا و چیت خۆت لە هەموو بابەتێکدا هەڵدەقورتێنیت. سلێمانی پایتەختی کلتور و هونەرە و ئێرە قەندەهار و پایتەختی خەلافەتی داعش نییە. خەڵکی هۆشیار هەرگیز ناکەوێتە ژێر کاریگەری وتاری سیاسی بارگاوی بە سۆزی ئاینی.